ئەم بتپەرستانە یەکەم جار مناقەشەی ئەوەی کردن کە ئەم بتانە هیچ دادێکی ئێوە نادەن ئەینفعونەکم ئەم یەضڕون ئەیەسمعونەکم ئەو یبصرون ولا یغنی عنکە شەیئا هیچ صیفەتێکیان نییە کەوابوو بە حجەی قسەکردن و بە عەمەلیش کە چوو بتەکانی شکاندن بۆی سەلماندن چووشە بتخانەکەیانەوە و چوش خواردنەکەشی لێ نزیککردنەوە وتی ئەلا تەئکولون خواردن ناخۆن بە ئیهانەیەک وەکو هینێکە بۆیان لێرەش ئەم قەومەی سەیدنا ئیبراهیم کە لە بابلەژیان ئەمانە قسمێکیان بتیانە پەرست قسمێکی تریش ئەستێرە و مانگو ڕۆژیانە پەرست ئەم ئەستێرە و مانگو ڕۆژە هەر ئەوە بوو کە کردبوویانەوە بە شکڵیان بۆ دانابوون لەسەر ئەرزاکەوەکو بت لەسەر ئەرزا هەیان بێ ئەوانش بەرزن لە ئاسمانەوە بی پەرستن ئەرجەح ئەوەیە طبعا لێرەش مفەسیرەکان اختلافیان لەوە هەیە کە چۆن سەیدنا ئیبراهیم فەرموویەتی کە کەوکەبێکی لێ دەرکەوتەوە کەوکەب ئەوەیە کە ئەستێرەیەکە کە عەکس ناکاتەوە وەکو مانگ نییە تیشکەکەی بداتەوە کەوکەب قەمەریش ئەوە معلومە مانگە ڕۆژیش ئەو کوتلە حراریە گەورە زۆرەیە معلومە هەندێک لە مفەسیرەکان ئەڵێن سەیدنا ئیبراهیم بە جددیە کە گەڕاوە بە دوای ئەوەی کە بزانێ خوای پەروەردگار چۆنە دەوزێتەوە بەڵام ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوای لێبێ زۆر بە مهمی دیفاع لەوە کە فەرمێ ممکن نییە سەیدنا ئیبراهیم وایە سەیدنا ئیبراهیم خۆی لە دوعای خۆیان فەرمێ وەجنوبنی وەبەنیە ئەن نەعبودە الئەصنام یان شەریک بۆ تۆ پیا بکەین یا شتێکی وە لەبەر ئەوە ڕەئی کۆمەڵێک لە مفەسیرەکان بما فیهم زەمەخشەری و طەبەری و ئەوانەش ڕەیان لەسەر ئەوەیە کە سەیدنا ئیبراهیم یەکەم جار بتەکانی شکاندون و قسەی لەگەڵ کردوونەتەوە فەرمەوە بتەکانتان شکا و ئاخۆ هیچ استفادەیەکی پێگەیاندن یا بەخۆی گەیاند یا زەرەرێکی بە من گەیاند یا نەفعێک بەخۆی نەخێر دیسان هاتووەتە ئەوەی کە دەرەجەی دووهەم ئەوانەیان کە خوا ئەپەرست لەجێی خواپەرستی کەوکەب و مانگ و ڕۆژ و ئەوانە ئەپەرستن هاتو حجەی ئەوانیشی بە عەمەلی لە بەرچاوی خۆیان پێی وتوونەتەوە ئەم ئاەتانە لەسەر ئەوەیە ئەرجەحیش ڕەنگە هەر ئاوا بێ والله أعلم فلما جن عليه الليل نافرمي فلما جن الليل شەو خۆ بەسەر هەمومان نادێ بەسەر هەموو کەسێکا دێ بەڵام بە تایبەت کە ئەنەما ئەو خۆی لە تەئەمولاتی خۆیان بووە و ئەو خۆی گەڕاوە بۆ ئەوەی ئەو حجەی کە خوای گەورە فەرمێ حجەمان داوە بە ئیبراهیم بەکاری بێنێ ئەفەرمێ فلما جن عليه الليل شەوی بەسەر هات و ڕەئا كوكبا ئەستێرەیەکی بینی قال هذا ربي خەڵکین ئێوە ناڵێنەوە خوامانە باش دەباشەوە من وەکو مناقەشەیەکیش ئەڵێم فەرموو باش ئەوە خوامانە هذا ربي فلما أفل قال لا أحب الآفلين وقتك أستيرك ديار نما فرمي من شتێکم خۆش ناوێت کە غەیبە بێت کە دیار نامێنێت لەبەر چاو نامێنێت دوایی سەیتەرەی ناکاتەوە بەسەریا جا لێرە ئوسلوبێکی جوانی شەیە فەرمێ لا أحب الآفلين چونکە علاقەی بینی عەبد و معبود خۆشەویستیە ئەساس ئەوەیە کە ئێمە خوای پەروەردگارمان خۆشەوێ بۆیە ئەیپەرستین ئەمە لێرەش لەسەر ئەساسی خۆشەویستیەوە ئەو معبودە دیاریەکە فلما رأى القمر بازغا أم جارك مانجي بيني قورو خرماني داو قال هذا ربي فلما أفل وقت أوش ديسان آوابو قال لئن لم يهديني ربي لأكونن من القوم الضالين أماش تعريضك لسر أو قسيك كبوانا ليتوا والله أقر خواي پروردگار هداية من دا من جاك ومنا وقومي قمرا كانوا يعني ايوه قمران كأمر بازتان هل نبجاردو أمر قايتان هل نبجاردو نقطة سيهم فلما رأى الشمس بازغة قال هذا ربي وقتك الروجي شي بيني بوشيويا لبرشاوي قومك يخويوتي باشا أما روجو أما خوامانا قال هذا ربي هذا أكبر أمان قورد فلما أفلت وقتك أويش آوابو قال يا قوم إني بريء مما تشركون يعني في كل الأحوال من هر لسر او ديني ايوانين نبت برستيكتان نأستير برستيكتان انجا فرمي اني وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا وما انا من المشركين اما الرأيكم الله مفسر لسر او شيء اقل رأي اواني تريج ور بقرين كارتنا هرب دوري زانين لو بلان سرتايا كيشا وكوشون سيدنا موسى قتليكي كردوا يا سيدنا آدم أفرمي ولم نجد له عزما ياريك لو بيغمبرانا اوانش هر بشرن
هر عبارة للتأثير وتأثر لنا أو كومل جيكتيا أرشين وكوار إنساني كتر أجر رأي أو كومل المفسرين تريجوار بقرين كأم بجديب وكفرميتي أما خواما هرچە نەزۆر تەئیدی ئەو ڕەئیە ناکەین بەڵام ئەوەش ئەگەر ئەوەش لێک بدەینەوە دوایی خۆی ئەگاتە ئەو نەتیجەیە لەبەر چاوی هەمویان کە ئەگەر حاڵیشمان وەکو یەک بێ باشەوا من بە ڕێگای بیرکردنەوە و تێڕوانین و لێکۆڵینەوە لەم دیاردا سروشتیانەی وەکو ئاسمانەکان و زەوی و هەرچی کە تێیاندایە گەیشتومەتە ئەوەی کە ئینی وەجهت وجهي للذي فطر السماوات والأرض گەیشتومەتە ئەوەی کەوا ڕوو بکەمە ئەو کەسەی کە ئاسمانەکان و زەوی دروست کردوون حەنیفە وما أنا من المشركين جاخۆی ئەم سورەتە هەمووی سورەتی ئەنعام باسی تەوەرەی مۆزوعەکەی لەسەر عەقیدەیە بۆیە دوای سەیدنا ئیبراهیمیش دێتە سەر کۆمەڵێ لە باسی پێغەمبەرانی ترە ئەنجا دواییشە فەرمێ لە نهایەتی ئەو باسی ئەو پێغەمبەرانە فەرمێ أولئك الذين هداهم الله فبهداه مقتده هل وكو أسلوب قصة قرآني قصة شيروك كمان بودينا تدوائية فرمي ايوش وكو اوان بن بزانت شون لصفة منافقة كانوا او لصفة باسي طالوتي كربو كردين باسي شيروك كان يتر لهي امي شابه همان شير جان لم محوريا كباسي عقيدة كابويا زورترين باسا كاني اويك علاقي بسر سيدنا ابراهيم وهي لير باسي موضوعي عقيدة هروها باسي او بيغمبر عزيزانا كقافلي او بيغمبران شون بردوان بوا إني وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا أو الأرض حنيفا يعني مائلا إلى الحق يعني حق خوازبم وما أنا من المشركين منش ناس مريزي مشركة كانوا